بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، خير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم. أما بعد، سلام إخوة جولة لي، السلام عليكم ورحمة الله وبركاته. أتينا سر بابتك لبابتك كان يثير لا آداب عيني كان آداب جوانا كان كلا عين إسلامي فيروز هاتوا. أتينا سر بابتي آداب نصيحة وتا آداب نصيحة كردني يكتري وتا ئامۆژگاری کردنی یەکتری. ئەگە تەماشا بکەین چینە قورئانی پیرۆز یەکەم تاو قورئان قیسە و چیرۆکی زۆری تایە لە بابی ئامۆژگاریدا. ئەچینە سەر ئەو ئایەتانەی کە خوای پەروەردگار لە سورەتی ئەعراف باس دەکا لە دەربارەی یەکێ لە پێغەمبەران نەبی نوح عەلەیهی السەلام کاتێ نادێتی بۆ قەومەکەی وەلەقەد ئەعوذ بالله من الشیطان الرجیم ولقد أرسلنا نوحا إلى قومه فقال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره إني أخاف عليكم عذاب يوم عظيم. قال الملأ من قوم إنا لنراك في ضلال مبين. قال يا قوم ليس بي ضلالة ولكن رسول من رب العالمين أبلغكم رسالات ربي وأنصح لكم وأعلم من الله ما لا تعلمون. پەروەردگار ئەمە باسی نەبی نوحەکە عەلەیهی السەلام لەگەڵ قەومەکەی گەلەکەی چۆن نەسیحەت. تەبعەن نەسیحەت بە مانای ناو هاتووە ئیسم و بە مانای دڵسۆزی هاتووە بە کوردی. نەسیحەتکردن تەبعەن کەسێک ئەگە دڵسۆز نەبێ چاک نەبێ ناتوانێت نەسیحەتی جوان بکا بێ. ئەو کەسێک کە نەسیحەتەکە ئابێ دڵسۆز بێ، دڵسۆزی تەواو تیابێ. بۆیە نەسیحەتکردنش یەکێکە لەوانەی کە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بەیعەتی لێ وەرگرتوون واتە لە ئەصحابی یاوەڕان بەیعەتی وەرگرتوون دەربارەی نەسیحەت. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام، حەدیثەکەمان لە بوخاریە هاتووە لە موسلیمشا هاتووە، ئەباب النەسیحە ئەفەرمێ، جابرەی گێڕێتەوە فەرمێ بايعت رسول الله صلى الله عليه وسلم، واتا پەیمانم دا بە پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم ئەم سەحابەی گەڕێتەوە على لەمانە بەمانە پەیمانی عەهدی دا، واتە دەستی خستە ناو دەستی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم پاشانش کە پەیمانی دا على إقام الصلاة نوێژکردن وإيتاء الزكاة زكاة بدەمەدە ماڵمە بوو وصيام ونصح لكل مسلم وچی بکەم ئامۆژگاری دڵسۆزانەی مسلمانان بکەم لە چاکە و لە باشەدا. ئەمە خاڵێکە بەڕاستی زۆر جار ئێمە ئیماندار مسلمانی ئەمڕۆ تەرکمان کردو. فەڵێ من عەقڵم چییە؟ خۆ نایەتە گۆڕی منەوە هەرکێ لە قیامەتە بۆ خۆیە. ئەمە وانە چونکە پێغەمبەری خوا ئەلەیرا چۆن وتێتی نوێژ بکەن وتێتی نەسیحەت خەڵکشکەن. کەسێکە دی خراپەکە دەستی بگرە کوڕم فلان کەس ئەبێت تۆ ئەم ئامۆژگاری لەسەرتە بیکەی. خراپەت بینی بڵێ چی خراپە مەیکە، چاکەتش بینی بێدەنگ مەبە. زۆر جار ئێمە لە چاکەکەش بێدەنگین. کابرایەکی بینی ئیشە خێرەکە دەستخۆشی لێ بکە، بڵێ دەستخۆش بێ، خوا خێر بنووسێ، خوا جەزادارتەوە، مانی نەوی خوا خێر بنووسێ. زۆر گرنگە. ئێستا خاستەن ڕەمەزان ئەچیتە هەر مزگەوتێک ئێواران ئەوانەی وا خزمەتەکەن لە مزگەوتەکانە دایم و سەعات تەژیعیان بکە. دایم و سەعات کە تیتە ژوورۆی بینی خزمەتەکە منداڵێکە پیاوێکە ئەختیارێکە هەرکێ گەنجێکە کاکە دەستەکانی خۆشی خوا خێرە بنووسێ، خوا پاداش داتەوە. خۆشە ینی ئەم قسانە لە دەم دەربچێ بە ڕەمەزان زۆر خۆشە، چونکە وەک ئەوەی ئەو پیاوە هەرچی ئیلاکەکەیە لەسەر شانی دایەنە ئیلاک نابێت. بەم قسانەی تۆ ئیلاکەکەی ئەڕوا بەس زۆر ناخۆشە بدەیتە قەیە کابرایەکە ئامادەیە هەموو ڕۆژێ لەبەر خوا ئەو لەبەر خوایە خۆی هیچ مەسڵەتی نیە. سفرە داخا هەڵەیەگرێ خزمەتی تۆکە، تۆ شتێکتە سەر سفرەکە نە سەلامەکەی دەمەت قەپات کردووە قسەی خێر ناکەی، هەڵی پارەت لێسێنن، دانیشتویتە
کەفتارەکەشەکەی دوعای خێر بۆ خاوەنەکەژی ناکەی بۆ ئەوانەش ناکەی کە هاوردیان و داینا دەی نوێژەکەکەی بە وشک دێتە ناو مزگەوتەکەەوە وشک بە وشکیش ڕووی بۆ دەشت تەبعەن ئەمانە هیچی سفاتی پێغەمبەر نین حەج تو هاتیتە مزگەوتەوە دەم جاوت کراوە بێ هەر کەسێ دانیشتە بە ڕاست و چەپە ئەزانی قورئان ناخوێنێ و کاتی سەلامە سلام عەلەیکوم سەلامێک بکە لێ ئەحوالپرسییەکیان بکە مزگەوت خۆی بۆ ئەمەیە بۆ نییە چوار ڕکاتی عادەتی ئێمە بکەین و ڕاکەین ئێمە زۆر جار مزگەوت لە جێگای خۆی دانە یاوان یاواران دێی کاکە دەستان خۆش بێ خوا خێرتان نووسێ خوا خێرەوە بنووسی هاوردی وا داینا وا خواردی هەمووی ئەمە خۆشە چونکە ئێمە بەمانە یارمەتی یەکتری دەین بەم قسە شیرینانە وا دەکەین ئیشەکانمان جوان و ڕێک و پێک بێ ئەگە باوکێکی دڵسۆز نەبێ ناتوانێت نەسیحەتی منداڵەکانی بکە ئەگە دایکێکی دڵسۆز نەبێ ناتوانێت نەسیحەتی بکە نەسیحەتیشی بکاوەری ناگەێت مامۆستایەکی دڵسۆز نەبێ لە دڵەوە ناتوانێت قوتابیەکەی پێ بگەینێ هەمووی یەکێ لەو خاڵانە ئەوانەی کە لەژێر دەستمانە پەیدا ئەبێ و پەروەردە ئەبێ دڵسۆزی تیابێ هەر کار و کردەیەکی سەتوەری شێکەکەی هەر کاسبیەکەکەی هەر وەزیفەیەکەکەی دڵسۆزی تیا نەبێ ئەوی شە جوانی دەرناچێت چونکە نەقسە بێ یەکێ لەوانەوەی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامۆژگاریمانەکە فەرمێکی نەسیحەتی خەڵکی کرد ئەگە تەماشای قورئانش بکەین بگەڕێنەوە بەلای قورئان کەمی ڕاوەستین قورئان نەسیحەتی هەموو لایەکمان دەکا وەک ئیمامی شافعیە فەرمیەگەم سوورەتە دابۆزایە کافی بوو هەموو قورئاندا نەبزایە بەس ئەم سوورەتە دابۆزایە کافی چەند ئاەتێکشە بچووکە سێ ئاەتی قورئانە سوورەتی عەصر والعەصر أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر ويعلمون فرميانا أم سورة يعني جيان أتواني دستوري حمو جيان لسلام سورة دان بوي كلو إمام برزاني إمام شافعي فرمي أم سورة كافيبو أتواني جاكاي همو قرآن بقريتو چونك إنساناوي إنساني هنا وابونو منا والعصر خواسيون دخوا بچي بكات کات لای خوا زۆر گرنگە یەکێ لەو پیرۆزانە کاتە کە پەروەردگار سوێنە خوا بەو کاتەی کە ژیانی هەمومانی لەسەر ئەگە کات نەبێ ژیان نییە یعنی ژیان کات یعنی ژیان پەروەردگارش سوێنە خوا بەو کاتە کە من و تۆ دەبینەوە سەر و ژیانمان هە لەسەر هەموو إن الإنسان لفي خسر سوێن بەو کاتە پەروەردگارە فەرمێ ئەمجا سوێن دەخوا هەموو مرۆڤەکان چی هان لە خەسارەتمەندە إلا أمانة نبي خواجانا فرمي إلا الذين آمنوا أواني كإيمان دار غير أمان بإيمان يعني خسارة من ده يعني خرافة إلا الذين آمنوا وعملوا الصالحات أمجاتي أواني كردوي جوانك وتواصوا بالحق وتواصوا بالصبر وأواني شكوا رجاي راستان بدو لقى راستان أوي الراس بما خوشان قرب وتواصوا شيء أفرميت بالحق وتواصوا بالصبر وأنا شيخ وراقرن صابرن ناموشتك الصبر يعني زور ترى شلون يجين خمان زور جار بكردواري الله صبري أيوب نبي أيوب أو كسي كزور صابر بيجين صفتي نبي أيوب يالكتوه شو كلا ناو بيغمرة كان مشهورة كصفة نبي أيوب كصابر وراقر ولا دواء أو محنتي كخبر ودقار داي بسريع بويا فرمويا علماء نوكيا وشاكان ئەوانە سەرفرازن غەیری ئەوانە سەرفرازن کەواتە ئەمە لە قورئانە چیمان پێڵێ نەسیحەتمانەکە ئەم سوورەتە نەسیحەتمانەکە ئیماندار بین کردەوەی چاکە بکەین لەگەڵ ڕاستگۆیانە بین خۆ ڕاگریش بین ئەمە قورئان باسی نەسیحەتە کە دەیکە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام دوو سەحابی بگایەنە یەک ئیلام سوورەتەیان بەسەر یەکا خوێندەوە أعوذ بالله من الشيطان الرجيم والعصر بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر پاشانش ثم يسلم أحدهما على الآخر أم جايك عن سلام يكرد لو كيتر أم سورة من مبارك والعين درباري أموشقاري يعني أما لباتي أموشقاري أما يود كأما يود الصحابة كيتر تيقات يالي أما نصيحة دائما ساعتين خستيك فكري يكتي أتشين السر آموشگاریەکان ئەمە مقدمەیەک بوو لەسەر بابەتەکە یەکەمیان
نەسیحەتکردن ئەبێ لەبەر ڕەزامەندی خوا بێ هەر شتێک دەڵێی بە هەر کەسێک ئەمە گرینگە هەر شتێک دەڵێی بە هەر کەسێک لەبەر ڕەزامەندی لەبەرەوە نەبێ بیشکێنی تۆ لەبەرەوە نەبێت تۆ بڵێ ئەمە شتێکە من نەزانم تۆ نازانی ئەو مەسایلەی دنیای تیانە دەبێ نەسیحەتی چی بێ خوایی بێ لەبەر ڕەزامەندی خوایی بێ لا یؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەو شتانەی کە پێڵی بە نیەتی ئەوەی چاکردنی بێ بە نیەتی ئەوەی جوانکردنی بێ بە نیەتی ئەوەی بێ ئەم مرۆڤە جوانکان نەک شتێکی پێ بڵین بۆ بەدەستی ئەوەی ناشرینیکەی چونکە بۆ هەر شتێ بۆ خۆت خۆشگەرکە بێ بۆ برای مسلمان خۆشگەرک بێ ئەمە یەکەم ئەبێ لە ڕەبەر ڕەزامەندی خوا نەسیحەت ئەکەی ئەبێ نیەتت خالصا لوجه الله الكريم بێ دووەمیان نەرمونیان بیت نەرمونیان بیت ئەم خاڵە زۆر گرینگە ئێمە زۆر جار نەسیحەتەکانمان نەرمونیانی نییە زبریەکی پێوە دیارە زبری بۆیە مقابلەکە وەرناگرێ ئەگە بێژی خوا فەرمووی نەیگەرێت خەڵکەکەی عینادە چونکە بۆ نەسیحەتەکەت نەرم نییە ڕەقا زبرە زبر ئاەتی خوا بە زبری نادرێتە خەڵک حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە زبری خەڵک وەری ناگرێت بە نەرمی وەرێگرێت یان زۆر جار کاتەکەی شوێنەکەی شوێن نییە کاتەکەی نییە ئەمانە زۆر هەڵەیە چونکە ئەو نەسیحەتە ئەکەی ئەبێ بزانی ئەستوبەکەی چۆنێکەی کاتەکەی خۆیەتی ئەمجا لەگەڵ ئەوەش نەسیحەتەکە دەکەی کە لە کات و شوێنێکە ئەبێ شوێنی نەسیحەت بێ کابرا ها لە گرمەی کاسبیە وەڵاهی ئیشێک ما پێت چێوە وڵا نەسیحەتێک مێ ئەو کاسبیەکە کەی وەخت نەسیحەتەیس کابرا ناو سیارە شۆفێرە سیارە لێ خوڕێ وەڵا من نەسیحەتێک مێ بۆ تۆ ئەو شۆفێرە کاکە کەی وەختی نەسیحەتە کابرا لە ژیانیان نەیبینیوە یەکەم سەرەگێتە خزمەتی وەڵا من ڕخنەیەک مێ جارێ لە تۆ جارە تۆ بنە ناسیێت تا ڕخنەتەیە تۆ جارێ با ئێمە کەمێ تەعامل بکەین بەیەکەوە دوای ئەوە ڕخنەم لێ بگرێت کابرای شێ جوانەکە هەمووی جوانە نایەت بێژە دەستە خۆش بێ ئێژە بخوا من ملاحەزەیەک مێ دەتو جارە دەستخۆشیێکی لێ بکە پێ بڵێ ئەمە باشە دەست خۆش بێ وەڵای شتێ زۆر جوانە بەڵام بۆ ئیشە جوانەکەی تۆ کە ئەمەنە جوانە یەک شتێکترێ حەزەکەم جوانتری بکەی ئەسلوبەکە زۆر میمە قسە زۆر میمەکە بیکە ئەسلوب قورآن ئاماژەی کردووە ادعو إلى ربك إلى سبيل ربك بالچی بالحکمة ئەبێ زانابی لە قسە ئەبێ شارەزابی لە نەسیحەت چونکە ئەگەر وا نەبی مقابلەکە وەری ناگرێ بەخوا هەموو قورآانی بۆ بخوێنیتەوە وەری ناگرێ هەموو حەدیثی بۆ بخوێنیتەوە چونکە ئیسەمە نەسیحەتەکانمان زۆر جار زبرە کاتەکەی شوێنی نییە یان ئەبینیت بەعزەجار لە ناو خەڵکایە لە ناو خەڵکاوە نەسیحەتە ناکرێ نابێ چونکە ئەبێ ئەم شتانە مراعاتی بکەی لەگەڵ نەسیحەت ئەکرێن بەڵام ئوسلوبەکانی نەسیحەت ئەمانەیە خۆی بۆیە فەرمێکی بالمەوعیدەتی الحەسەنە ئاخوای گیانە فەرمێکی ئامۆژگاری جوان بکە بەچی بە جوانترین شێوە ئەی موحەممەد بۆ پێغەمبەری خوا نەیزانی ئامۆژگاری بکە بەڵێ ئەی بۆ باڵێ بە جوانترین شێوە نەسیحەتی خەڵکە ئەی موحەممەد وریابە خەڵک بە زبری بانگ نەکەی وریابە بە جوانی شتەکان بڵێ بە خەڵک چونکە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام إن الرفق لا يكون في الشيء إلا زانه واتا زبری و ڕقی لە حەرکی شتێکا بێت دای ئەماڵێ نایتێرێ بەرەکەتی نایە لێ ولا ينزع من شأنه إلا شانه وهر شيء نەرمونیانش بێ حەل لە خۆیەوە دێتە دەست دێت حەل لەسەر خۆت پێی بڵێ یەکسەر وەرێگرێ بۆ شەرت نییە نەسیحەکە تۆ بیکەی وەرێگرێ کابرا چێ فکرەکە هاتەوە ئەڵێ ئەم پیاوە ئەم قسەی پێوتم مەبەستی چییە فکرەکاتۆژێ ئەم پیاوە دیارە منی زۆر خۆشێرە بۆیە منی بان کردە ئەولاوە لە ناو خەڵکا بە منی نەوت ئەمە ڕاستەکە ئەم پیاوە منی خۆش گەرک وەڵا ئەبێ بە قسێک بەس تو ناومەجلیسێکا دانێتە فڵان کەس بەخوا تۆ ئەوە تێ ئەوە نەکەی باشە کوڕە کاکە ئەم پیاوە ئەم پیاوە دڵسۆزم بە دەست مێکردم بردە ئەولاوە لە ناو خەڵکا پێم ناڵێ ئەگە من عیبێک مێ و گەرێکێتی من بشکێنە تویان گەرێکێتی من جوان بکە ئەگەر جوان بکە بۆ ئیمام شافعیە فەرمی هەر کەسێ لە ناو خەڵکا نەسیحەتانی کرد ئەوە فەزیحەتانەکە ئەوە گەرێکێتی حەیاتان بەرێ
هەر کەسێ برتێ دەستی گرت و برتی ئەو لاوە لە ناو مەجلیس دەرتی کرد وتی شتێکم هەیە بەستوبێکی جوان ئەمە نەسیحەت بۆ ئیمامی عومەر فەرموو نەسیحەتەکان وەک شیرینی وەرەگرم هەر کەسێ بنداتی بەستوبێکی جوان وەریان دەگرت ئەڵێ زانایەک لە زانەکان وەختی خۆی چووە لای مەئموون ئیمامی عەباسی خەلیفەی ئیمام عەباسی بۆ لەو کاتە لەو چوو بۆ لای ئیمامە گەورەکانی جاران وا بوون ئەوانەی ئیمام بوون ئەوانەی ئەچوون نەسیحەتی سەرکردەکانیانە کرد وەک سەرکردەی ئەمڕۆ نەبوو نەسیحەت وەرناگرێ سەرکردەی ئەمڕۆ ئەوانەی کردوون لە خوا ڕێگای خوا نانەسن ئەمانە دەعوەتەکەن لە کۆڕ و کۆبوون هەر ئەشەن و بیلایان بۆکەن هەتا سەریانەکەنە قورئان خەڵەتەکە لێرێ دەسەڵاتداری ئەمڕۆ ئەوەیە کەسێ بانگ ناکا لە خوا بترسێ ڕاستیەکەی پێ بڵێ کاکە وەڵا ئەوان نییە ئاوایە چونکە ئەو نییە ناو خەڵکە نازانێ خەڵک چۆنە کەسێک بانگکە ئەو هەرچی بڵێ نەشەن و بیلای بۆکە چونکە بۆ مەعیشەتی لەگەڵایە ژیانی لەگەڵایە ئەگەر نەڵێ وازانێ ڕست پێ بڵێ بەس ئەگەر کەسێ بانکە پیاوێکی ڕسپی پیاوێکی ئاهلی خوا هیچ مەسلەحەتی لەگەڵم پیاوانیە بڵێ ئەوەیژە کاکە وەڵا وانییە ئەمەت خراپ خەڵک ڕازی نییە من نام ناو خەڵکە ئەمەی کە تۆی کەی باش نییە چونکە تێگە بەڵام کابرایەکی برد لە دەوری خۆی دانا هەر ئەشەن و بیلای بۆکە بۆی ئاگای لە خەڵکن ئیتر وا لەسەر ئەو قانونەش ئەچێوە ئازانێ چاکەکە بەڵک نازانێت وڵات کاولەکە و ژیانی خۆشی کاولەکە ئەم پیاوە نەبوون جاران خەلیفەی موسڵمانان گەورەی موسڵمانان ڕەیسی وڵات گەورەی شار ئەوانەی بانگ کە ڕیسپەکان ئەوانەی کە لە تەمەنن ئەوانەی کەوا لە خوار و لە خوان بانیانەکرد چی بکەین ئێوە دنیادین ئێوە هەن لە ناو خەڵک بانگیان ئێژە کابرای ڕۆژی هات وتی هاتووم بۆ لای تۆ جا ئەوان باتانە ئەیانزانی یەکسەریان زانی بۆ نەسیحەت هاتنە بۆ ناتوونە پارەیان پێ بدەن بۆ ناتوونە واستەیە بکەن بۆ ناتوونە شتێکی تر ئەڵێ کاتێ دەستی کردە قسە نەسیحەتی گەورەکە ئەڵێ زبر بە زبری قسەیە کرد بە زبری قسەیە کرد وتی ڕاستە لەسەر خۆت پەلەمەکە یەکێ لە تو باشترێ خوا ناردێتی لە تو نەرمتر قسە ئەمە بە کابرای بوو نەسیحەت ئەڵێ وتی کێیە وتی خواگیان لە قورئانە تۆماری کردو فرعون بەو فرعونی خۆی کاڵێ فقال أنا ربكم الأعلى فرعون الله من خواي سر زوي أسبان خواجانا فرمي بموسى برو موسى بلاي فرعون بچيس لو يخسبك موسى ونيتو بلا إخواني فرموتي قولا لينا قولا وشيكي تي نرم لينا لعله تبكى يتذكر أو تي يغشى ها قرآن شنو جوان بند باس نصيحتك نصيحتي بيغمران شون هو بيوتك على بابا كسيكي نرمونيان لتو خوانا أرديتي ولا فرعون قابل من وني فرعون خرابم ده كم نرم ببرامبرم ده كم بنرمي لقل مابا بس بري موا تواتي ده نصيحت مكي با نصيحتك كان نرم لي چونك بنرميش تكان وردقري چونك الرقيت يا بي زبر بيقسكان وشكان زور زبر بي ناکرێ چونکە ئەبێ وریابی تایدا ئەمە خاڵێکە زۆر ئەبێ زۆر جار نەسیحەتەکە جێگای خۆیەتی ڕێگای خۆیەتی زۆر جوانە قسەکەت لە جێگەی خۆیەتی بەڵام ئەدوینی کاتەکەی کاتی نەسیحەت نییە وەری ناگرێ ئەبینی بۆ نمونە نەسیحەتەکەت ها لە ناو خەڵکا کابرا وەری ناگرێ بۆی نەسیحەتەت شوێنەکەی مەکانەکەی ئەوە نییە یان ئەسلوبەکەت جوان نییە پیاوێکی بەڕێز حەزەکەم هەر بخۆشی ئەگەر مامۆستا حەسەن لێرێ بەدڵی نەگرێ پیاوێکی ترش ماپۆشی دەمێشایە هاتوو بۆ نێش سێ کەس سەریان ناوێ سەری لێی سەر و لەو سەرەوە ئەو هەر وایە من مناڵ بووم ئەو پیاوە ناسم هەر ئێژێ سەمیع الله لمن حەمیدە رەبەنا وەلەکە الحەمد هەر واڵێ ئەم پیاوە واڵێ هەتا ئەوان نەیاون پێی ئەو دەنگی نزم بوو وتیان پێی لە قیناچی بوو ربنا ولك الحمد چونکە ناو خەڵک ئەوتیان پێ من تەکیدم ئەگە دەستی بگری لەو لاوە پێی بڵێ پێویست ناکەم قەڵب قەڵبش دروست نابێت لەوێ چونکە کاتەکەی کات نەسیحەت نییە سەبع جار تو دەیتە ڕێوها و سەر ڕێژی کاکە ئیشمێ ڕۆن درەنگ بێسە تخوا شتێک ئاخەن وەرناگرم هەرچی بڵێ هەر بەدخەمەڕێم بڵێ بۆ کەی خواحافیز هەر بڵێ بۆ تەواو چونکە کاتەکەی وەختی نییە
بۆی هەندێک شت نەسیحەت کاتی پێویستە زۆر کاتەکە ئەبێ لە جێگای خۆیان بێ ئەو کاتە ئەبێ لە جێگای خۆیان بێ لە جێگای خۆیان نەبێ ناگونجێ وەرناگرێ ویسان ئەبێ نەسیحەتەکەش ئەگەر ئەزانی وەری ناگرێ مەڵێ خەساری مەکە ئێستا تۆ گەرەکتە نەسیحەتی من بکەی کێ لای من خۆشەویستە زۆر ئەزانی ئەو نەسیحەتە بدە ئەو باو بیتێرێ بۆ من خۆت مەیتێرە من گەرەمە کە حاجی کە خاڵق بڵێ نەسیحەتێک شتێکەیە پێی بڵێ ئەگە بزانە من عیلاقەیەکی ساردمەیە لەگەڵ ئەم پیاوە با من پێی نەڵێ با کەسێک پێی بڵێ زۆر برادەری بێ زۆر ڕەفیقی بێ هاوتەمەنشی بێ باشە چونکە ئەو پیاوە و پیاوێکی گەورەیە لە مناڵێ وەرناگرێ کە حاجی کە ڕیشی سپیە لە مناڵێک قورسە ئەگە حەقش بێ وەری ناگرێ چونکە حەسەن و حوسەین چیان کرد پیاوەکە چییە کرد دەستنوێژی ئەگەر دەستنوێژەکە ڕاست بوو نا ئەولادی پێغەمبەر نەبوون صلی الله عليه وسلم ئەیوتیانە ئەو پیاوە نا ئەی بۆ نەیاون پێی چونکە ئەمان مناڵن ڕۆین وتیانە پیان وتیان چی مامە گیان ئێمە مردێکمان دەستنوێژە شوین تۆ بێ بۆ حەکەممانە ها بێ برا گەورەمان بە بێ باوکمان بە بێ لە جێی هەموو شتێکمان بە مامە گیان تۆ ڕیکی سپیە هەچی ئەسلوبێکە بڕواتانە بێ ئەم ستۆبێرە زۆر مویمە کە دین باسێت وتی من دەستنوێژەگرم حەسەن برام حوسێن برام تو وەک ئەو بیگرە مش وەک پێغەمبەری گرم ساڵسەلەم ئێستا کابرا تێگە کە دەستنوێژی وتی کوڕم هەردووکتان تەواوە دەستنوێژەکەی مامە حادی تەواو نییە بخوا تێگەی چێژێ تێگە ئەو ئازانێت چێژێ تەواو گەیاندیان ئەوەی کە لایەنە گەیاندیان چونکە ئەمە گرنگە ئێمە بزانین ئەسلوبی نەسیحەت ئێستا زۆر جار بۆ ئێمە لە یەکتری وەری ناگرین چونکە ئەسلوبەکان لە جێگای خۆیان نییە کە لە جێگای خۆشیانە بۆ بە تەکید کە ئێمە چیە بێ کە ئێمە وەری ناگرین ئەو کاتە وای لێ دێ وامان لێ دێ وازانین ئەم پیاوە کە نەسیحەتی منەکە گرێتێتی تر ئەغراضی دنیایی تێتە پێشەوە شەیتانەمان خەڵەتێنێ ئەرێ ڕاوەستین چونکە کاتەکە زۆر ڕۆیشت تەواوێکین لە دەرزەکانی ترە ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحمان وڵایەتمان کە وبرایەتیمان بەخۆت کە ئەوەی ڕاست و جوانە خوای بکەیتە ڕێگامان لە ڕێگامان داینەی خوای گیان یا ڕەبی برایەتی و خۆشەویستی و یەکریزی لە دڵمانە زیاتر پەرەی پێ بێ ڕغز و قینە و حەقد و خوای لە دڵمانە دەریکەی بخاتر ناو جوانەکان بخاتی اسمی عەظەمی خۆت عیبادەتی هەموو لایەکمان وەرگری یا ڕەبی خوای ڕەحم بە پێیا و بەتەمەنەکانمان بکەی عەقیبەت خێرمان بکەی یا ڕەبی خوای لە تەپاڕەینەوە ئەی پەروەردگارە عیبادەتی ئەم مانگە پیرۆزە ئەم میوانە پیرۆزەی خۆت لە هەموو لایەکمان وەربگری یا ڕەبی خوایە بە باشت و پانوبەرین شادمان بکەی هەموومان خوایە چۆن ئێواران ئاوا کۆمانەکەیتەوە لەسەر سفرەی بەربان خوایە لە دیوانی تۆدا بە خزمەتی تۆ خوایە شادمان بکەی هەموومان یا ڕەبی خوایە لە ئومەتی محەممەد خۆش ببی یا ڕەبی خوایە لە هەموومان مسلمانان خوایە یا ڕەبی لە مردوەکانمان خۆش بی مردەکانمان خوایە قەڵەمی عەفو بێتە سەر تاوان و گوناحەکانیانە خوایە لە باوک و دایکمان ئەگەر ماون خوایە لەشیان ساغ بکەی تەمەنیان پڕ خێر و بەرەکەت و ڕەحمەت و میهرەبانی بکەی خوایە ئەگەر مردوون خوایە گۆڕەکانیان بکەیتە باخێ لە باخەکانی بەهشت خوایە گیان لەبەر کەرەم و گەورەی خۆت لیان خۆش بی یا ڕەبی یا ئەڵڵا یا ڕەبی خوای ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی ئەوانەی داوای دوعای خێران کردووە ئەوانەی خوای احتیاجی تۆن یا ڕەبی بۆیان پڕکەیتەوە ئەوانەی خوایە قەرزارن قەرزارەکانیان بۆ پڕکەیتەوە یا ڕەبی خوای لە تەپاڕینە ئەوانەی گرفتیانەیە کێشەیانەیە مشکلەیانەیە ناخۆشیەکیانەیە یا ڕەبی خوایە ڕەحم بە گەنجەکانمان بکەی لاوەکانمان بکەی ئەوانەی زەواجیان نەکردو بۆیان ئاسان کە یا ڕەبی ڕەحم بە قوتابە شیرینەکانمان بکەی سەرکەوتی دنیا و قیامەتیان بکەی مامۆستا ئازیزەکان یا ڕەبی خوای ڕەحم بە وڵاتمان بکەی وڵاتمان پڕ هەرزانی پڕ میهرەبانی یا ڕەبی وڵاتمان لە شەڕی کافران و دوژمنان و خراپەکاران دوور بگری خوایە وڵاتمان لە مصیبەت لەوەی لە ئافات دوور بگری خوایە برایەتی و تەبایی و یەکریزی لە بینی حیزبەکان و هەموو لایەکماندا خوایە بەرقەرار بکەیت و زیاتر ئەمن و ئاسایشی وڵاتمان چاک و باش بکەی ئامین ئامین والحمد لله رب العالمین و آخر دعوانا الحمد لله رب العالمین السلام عليكم ورحمة الله وبركاته